کۆماری ئیسلامی و قەیرانی کشت و کاڵ. محەممەد نەبی موسەوی فەرد لە کۆبوونەوەی زانستی تەکریمی زەکاتدا خوازیاری ئەوە بوو کۆمەڵ لە بەرامبەر ئەو شتەدا کە بە دزێوەکانی بەدحیجابی ناوی برد خۆڕاگری بکەن و لەو کردەوەدا دەستبەرداری فەرمانە ئیسلامیەکان نەبن. ئەو هەروەها ئەو کێشە و گرفتانەی کە لە بەشی کشت و کاڵدا بوونی هەیە گەڕاندەوە بۆ ئەوەی کە سەرنج نادرێتە دانی زەکات لەلایەن کشاوەرزانەوە. دەستگای لۆژیکی حکوومەتی ئیسلامی لە بەرخۆرد لەگەڵ کێشە کۆمەڵایەتی، ئابووری، فەرهەنگی، سیاسی و ژینگەییەکاندا پڕە لە کۆنەپەرستی، خوراافە، دوژمنایەتی بە ئاشکرا لەگەڵ زانست و زانیاری و گرنگ نەدان بە دەستکەوتە زانستیەکانی بەشەر. لە سەرنجی یەکەمدا ڕەنگە کەسێک سەری سوور بمێنێکە نەدرانی زەکات بە ئاخوندێکی مشەخۆڕ و تەوەزۆل چه پەیوەندیەکی بە وشکساڵی، کەمبارانی، فەرسایشی زەوی، نەبوونی تەکنۆلۆژی مۆدێرن لە ئاوداشتندا، چاندن، دوورینەوە و ترانسپۆرتی بەرهەمەکان هەیە. بەڵام چاوێ لە هەر گۆژێک لە قەیرانەکان دەکەیت بەیان و ڕوونکردنەوەی دەسەڵاتداران و مبەلەغینی ئیسلامی هەر شتێکە لە ئاستی گاڵتەجاری پەیوەندی نێوان نەدرانی زەکات و کەمبوون و گرانی بەرهەمە کشت و کاڵیەکان و ئاژەڵداری. ئاخوندەکان بوومەلەرزەیان بە هۆکاری ڕەچاو نەکرانی حیجابی ئیسلامی لێکداوەتەوە. سێڵاو و باهۆزیان گەڕاندووەتەوە بۆ ڕوودبوونەوە لە لێواری دەریاکان و یان خواردنی مەشروبەوە. ئەو بینایانەی کە بەر لە بوومەلەرزە ڕووخان بە هۆکاری نوێژ نەکردن و ڕۆژ و نەگرتن پاساو ئەدەن. بڵاوبوونەوەی نەخۆشی واگیردار و کوشەندەیان بە هۆکاری ناڕزایەتی ئیمام زەمان لە شایی و هەڵپەڕین زانیوە. سەرجەم قەیرانە ورد و درشتەکانی ئێستایان لە کۆمەڵدا لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە بە ژنان، بابەتی جنسی و ڕەچاونەکرانی ئوموراتی ئیسلامی و سەرنج نەدان بە وڕێنەکانی فەقیهی شیعە نیسبەت داوە. حکوومەتی ئیسلامی ناکۆکیەکە و دیاردەیەکی نابەوەختی کۆنەپەرستە، مردووێکە کە جەنازەی خۆی لە ڕابردووە دوورەکانەوە گواستوەتەوە بۆ دنیای سەردەم. لەلایەکەوە بۆ سەرکوتی خەباتی خەڵک، بۆ ترۆر و شەڕ لە دژی خەڵکی کوردستان لە پێشکەوتوترین تەکنۆلۆژی مەوجود و لە بەردەستدا کەڵک وەردەگرێت، موشک و پەهباد دروست دەکات، بە شاراوەیی لە هەوڵی دروستکردنی بۆمبی ئەتۆمیدایە، لە تازەترین ئیمکاناتی تەبلیغاتی و پەیوەندی بۆ بڵاوکردنەوەی خوڕافە و نەزانین کەڵک وەردەگرێت و لەلایەکی دیکەوە مایە پوشبوونی کشاوەرزانی ئێران و کەمبوونەوەی زۆر و کارەساتباری سەرچاوە ئاویەکان نەک بە هۆکاری سیاسەتە کۆنەپەرستانە و دواکەوتوەکانی حکوومەتی ئیسلامی، بەڵکو بە سەرچاوە گرتو لە نەدرانی زەکات لەلایەن کشاوەرزانەوە دەزانن. خەڵکی زۆر لێکرا و بێبەش بە هەوڵدان بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی کۆتایی بە تەمەن و دەور و نەخشی خوراافە لە کاروباری کۆمەڵایەتیدا دێنن. ئەو قەیرانانەی کە ئێستا لە کۆمەڵدا لە ئارادان لەوانە لە بەشی کشت و کاڵدا پێویستیان بە زانست، بە پسپۆڕان، بە تەکنۆلۆژی نوێ، بە بەڕێوەبەرانی بەرپرس و ژیر و بە ئازادی لە ناسینی سەرچاوە قەیرانیەکان هەیە، نەک بە ئاخوندی کۆنەپەرست و نەزان.